دوایی 3 مانگ چاوەڕوانی ماسیگران خۆشحاڵن بە کۆتایی هاتنی وەرزی قەدەغەی ڕاوماسی. لەگەڵکردنەوەی دەرگا بەڕووی ماسیگراندا دەرگای کار و کەسابەتیش بەڕوویان داکرایەوە چونکە زۆربەیان بژێوی ژیانیان لەسەر ئەو کارەیە. سەرەڕای دڵخۆشی ماسیگران بە دووبارە گەڕانەوەیان بۆ ڕاوماسی، بەڵام نیگەرانن لە حکوومەت کە وەک پێویست گرنگی بە پیشەی ڕاوماسی نەداوە. خەڵکێکی زۆر بژێوی ژیان لەسەر ڕاوماسی لە ڕاستیدا، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە کەسێک کە پیشەی ڕاوماسی نییە دێت ڕاوماسی دەکات لە ڕاستیدا. زۆر گونجاوە دەریاتی دوکان شوێنێکی زۆر گونجاوە لەبەرەوەی دوو ڕووباری دێنەوە سەرێ، وام ڕووبار وام زەی بچووک دایم لەو ئاوی کوێستانەکان کە بەفرەکە دەتوێتەوە دێتەوە ناو دەریاچێکەوە شوێنێکی زۆر گونجاو لەبارە. تا ئێستا ئتمامێکی پێ نەدراوە لە ڕاستیدا، چونکە تیمامی پێدرا بە یاساکە جێبەجێ دەکرا، بۆیە داواکارین ئەو ساڵ بەڕاستی یاساکە ئەو خۆی جێبەجێ بکرێ، چونکە کێشەکانی ئێمە زۆری چارەسەر دەکرێت گەوە یاسا جێبەجێ بکرێت. وڵا ئێمە زۆر پێخۆشحاڵین ئەگەر قەدەغەی ماسی هەڵگیرە، پێمان خۆش حکومەت یارمەتیمان بدا لە هێندە شتی پێویست بۆ بەعەر. بەڵێ ئێمە وەکو ماسیگرانی دەریاچەی سنووری ئیدارەی ڕاپەڕین بژێوی ژیانمان لەسەر بەعرە، بەڵام سودێکی واشی نییە چونکە حکومەت یارمەتیشی وامان نادا، وەکو پێویست گرنگی نەداوە بە کارەکەمان و ئەوەی دەشکرێت لەسەر ئیسابی خۆمانە. و وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت لە ماوەی قەدەغەی ڕاوماسیدا 116 ڕاوچی دەستگیر کراوە کە بە نایاسایی ڕاویان کردووە و زیاتر لە 100 تۆڕی ماسی و شەدا و قولاپیان دەست بەسەرا گرتووە. دەژڵێت لە دوای قەدەغەی ڕاوماسیش 3 خاڵی چاودێری لە سنووری پشدار دەمێنێتەوە. بتوانن 116 ڕاوچی دەستگیر بکەن و پەڕاوی لێکۆڵینەوە بۆ بکەن بە بڕیاری دادوەر دەستگیر بکرێت. و لە هەمان کاتیشدا زیاتر لە 100 تۆڕی ماسی و شەدا و تۆر ساچمە و قولاب دەستیان بەسەردا گیراوە و 3 خاڵی جێگیر لە دوای قەدەغەی ڕای ماسی لەسەر زەی بچووک سنووری بەشی پشدەر لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین و ئەو خاڵە جێگیرانی کە لەوێ جێگیر دەکرێن بمێننەوە. ساڵانە بەپێی شیکاری ئاوی دەریاچەکان وادەی وەرزی دانانی گەرای ماسی دیاری دەکرێت و وەرزی قەدەغەکردنەکەشی ڕادەگەیەندرێت. بەو پێی لەم وەرزەدا ماسی دێتە کەناری دەریاچەکان و وەرزی گەرادانانی دەست پێ دەکات. دوای 3 مانگ قەدەغەی ڕاوماسی کۆتایی دێت و ڕاوکەرانی ماسی ئازاد دەکرێن بە قولاپ و تۆڕ ماسی بگرن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.